ما بەردەوامی دەچین لای تەوەری دووەمی پرۆگرام دەزانین کامڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لە سەرجەمە و پارێزگایانی کە سەر بە حکوومەتی عێراقن. ئەمڕۆ ناببورن دوێنێ بوو بە هەڵەنەکەم لە سەرجەم عێراق و پارێزگای کەرکووکیش پرۆسی خوێندن دەستی پێکرد، بەڵام بەردەوامی خوێندنی کوردی لە کەرکووک چەندین گرفتیان هەیە کە تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. ئەمە گفتوگۆی زیاتر لەم بارەیەوەکەین باسی گیر و گرفتەکانەکەین، باسی ئامادەکاریەکانەکەین کە بۆ ساڵ بە چ شێوەیە کراوە، ئەو کەم و کورتیانی کە لە ساڵانی پێشووترا هەبووە بە تایبەت خوێندنی کوردی ئەمە زیاتر تیشکی خەینە سەر لە پارێزگای کەرکووک بە چ شێوەیەک بووە. میوانێکمان هەیە گفتوگۆی زیاتری لەگەڵا دەکەین لەسەرم بابەتە. جۆنابیان کەمال شەریف سەرۆکی لەقەی کەرکووکێتی مامۆستانی کوردستان ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە. کا کەمال سڵاوت لێ بێت و بەیانیت باش بێت. دەمەوێت بپرسم ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە کەرکووک بە چ شێوەیەک بوو؟ سڵاو لە ئێوەی بەڕێزیش، ئەم کاتتان باش. زۆر سپاس. سڵاو لە هەموو لایەک. بەڵێ دوێنێ 12 تیشرینی یەکەم ڕۆژی دەستپێکی دەوام لە کەرکووک دەستی پێکرد، بووە لە قوتابخانەی سەرەکانی زەنگی خوێندنی کوردی لێدرا. باشە. بەڵێ ئێمە وەکو کەرکووک بەڵێ ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن چۆن بوو؟ دەزانین هەموو ساڵێک لەگەڵکردنەوەی خوێندندا پرۆسەی خوێندندا دەزانین هەنێک کەم و کورتی لە ساڵانی پێشووتردا هەیە، بۆ ساڵی داهاتووتر هەوڵ دەدرێت کە ئەگەر تا ڕادێکیش بێ چارەسەر بکرێت. لە کەرکووک بۆم ساڵی نوێی خوێندن چۆن ئامادەکاری کرا و چۆنە و گرفتانی کە هەبوو بە تایبەت لە بینەی قوتابخانە و لە خزمەتگوزاری لە بیناکاندا چۆن چارەسەریان کرد و چۆن ئامادەکاریەکان کرا؟ بەڵێ لە کەرکووک کێشەگرفت زۆرە، کەمی بینا، گواستنەوەی موچەی مامۆسایان، گواستنەوەی ڕاژەی مامۆسایان بۆ سەر ناوان. ئێمە با لە کەمی بیناکانەوە دەست پێ بکەین. ئێمە لە شاری کەرکووک لە زۆربەی خوێندنگاکان هەمانە سێدەوامیە. ئەمە خۆی بۆ خۆی کێشەیەک دروستە کە لە نێو قوتابیان و خوێندکاران ئەگەر بێت و ڕۆژانە ئەم بە شتە بەردەوام بێت و یان با بڵێن ساڵانە چەندین خوێندنگا ڕوخێنراوە بۆی نوێژەم بکرێتەوە، سەر لە نێ دروست بکرێتەوە، بەڵام لەلایەن حکوومەتی عێراقەوە کەم تەرخەمی لێ ئەکرێ. ئێمە وەکو کێشەکانی کە ساڵانەی ڕابردوو هەمان بوو، هیواداری لەم ساڵی داهاتوودا دووبارە نەبێتەوە. کێشەی پرسیارمان هەبوو، پرسیاری بابەتی کیمیا لە قۆناغی شەشی ئامادەیی. ئەوە بوو خوێندکاران هەر لەو ڕۆژەدا زۆربەیان دەفتەرەکانیان بە بەتاڵی تەسمیلە کرد و دەرەچوونە دەرەوە. شکر بۆخوا لە خولی دووەم ئەو بابەتە دووبارە نەبووەوە، بەس لە 5 ساڵی ڕابردوو لە خولی یەکەم و زۆربەی خولی دووەم زار بە هەم لە خولی دووەمیش ئەو کێشەیە دووبارە بۆ بە نسبەت پرسیاری کیمیاوە. ئێمە وەکو کەرکووک دانیشتوی هەمووی خەڵکی کەرکووکە و خەڵکی ڕەسەنی ئەم شارەیە موچەکانمان تا ئێستاکانە لە شارۆچکەی چەند چەماڵ وەرەگیرێت بگرە کە دوێنێکە پێرێکە بە دوو قۆناغ دابەشەکری. ئەمە خۆی بۆ خۆی دڵڕابکەیەک دەکاتە لە نێو مامۆستایان. مانگانە 540 بەڕێوبەر لە کەرکووکەوە بەرە و شارۆچکەی چەند چەماڵ بەڕێ دەکەوێت بە دوو قۆناغ. کاکەمال هۆکار چی بە دوو قۆناغ و موچێ دابەش دەکرێت؟ بۆچی ئەو ڕێگە دوورا بڕدرێت؟ بۆچی هەر لە ناوچەکانی خۆیان ناتوانێت موچێ بدرێت؟ ئەوە ئێمە لە ڕابردوودا وەکو یەکێتی مامۆستایان داوامان کرد، نووساومان بەرز کردەوە بۆ سکرتارە لە ڕێی سکرتارێتەوە بۆ وزارەتی پەروەردە، وزارەتی پەروەردەش لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وزارەتی دارایی گفتوگۆیەکیان کرد و وزارەتی دارایی بە یەک دێڕێشی بەسیت بە دووشە ناکرێت ئەو موچێ لێ دابش بکرێت. بەڵام دەکرێت ئەو موچەی کە لە شارۆچکەی چەند چەماڵ دابەشەکرێت. ئیمڕۆ باقی ئەهلی هەیە، هەموو باقی جیهان هەیە، بە هەمان میکانیزم لە چەند چەماڵ دابەشەکرێت با لە کەرکووک دابش بکرێت. چونکە ئەو مامۆستایانەکە لە کەرکووکەوە بەڕێ دەکەون بۆ چەند چەماڵ تووشی گرفتە بن، تووشی کێشەی هاتشۆ ئەبن کە لە ڕابردوودا هەموو لایەک ئاگادارە کە مامۆستامان هەبووە
تا ئێستاکانە بە شەقڵە ئەڕوات بۆیە ئێمە پێمان باشە ئەم کێشانە چارەسەر بکرێت لە ڕووی موچەوە. مامەسایانی کەرکوو لە خاڵێکی ترمان هەیە تا ئێستاکانە موچیان وەرنەگرتووە ببوورە زەویان وەرنەگرتووە کە ئەم زەویە کە دابەشەکرێت با بڵێن لە ڕابردوودا کە کراوشە لە هەرێمی کوردستان هەتاکو ساڵی 2000 بڕوارەکەین تا تاوەتی دەبەر نییە بەس ئەوانەی کە پێشووتریش لە پێش 2023 لە هەرێمی کوردستان بوون پاشانگە وەکو کەرکووکیەکان پاشانگەڕاوەتەوە تا ئێستاکانە یەک مامۆستامان سودبەخش نەبووە لە پارچیشی زەوی. ئەنجا بۆیە ئێمە بابرین وەکو مامۆسایانی کەرکوو کێشەمان زۆرە لە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پەروەردە و وزارەتی دارایی کێشەی موچەی مامۆسایان چارەسەر بکات و ڕەزامەندی بدەن بە گواستنەوەی ڕاژەی مامۆسایان بەسەر ناوەن چونکە ئێمە لە کەرکووکە دوو جۆر مامۆستا هەیە. ئەم دوو جۆرە ئێستاکانە هەموو مامۆستایەک لە قوتابخانەیەک لە خوێندنگایە کە دەوام دەکەن مامۆستا لەگەر مامۆسایەکی ترا موچەی ئەو ماگە کە وەرەگرێ جیاوازی هەیە. هەموو مامۆسایانی سەر ناوەند سەر مەرکەز لە 25 مانگ لە کاتوساتی خۆیان وەرێگرن فەرموو ئیساک کەرکووک وزارەتی پەروەردەی هەرێم بەگشتی کە موچەی مانجی نوێیان وەرگتووە دوێنێکە وەرگیراوە پێرێکە بە دوو قۆناغ وەرگیراوە لە نێوان کورد و عەرەبا لەوێ دەکرێت لەلایەن حکوومەتی عێراق و لەلایەن لایانی پەیوەندیدارەوە یاخود چی هۆکارەکە چییە بۆچی وەنە بە جیاوازی ئەو موچانە دابەژەکرێت کاتەکانیان نانە ئەوە لە سەم چەماڵ بە دوو قۆناغ دابەشەکرێت چونکە لە کاتی موچەی مامۆستایان کە دابەشەکرێ وزارەتی ئەنفالکراوەکان وزارەتی شەیدان لە هەمان شێوە لە چارۆشکی چەمچەمان چکە ئەوان بابرین کە دەست پێکەن لە هەشتونیەوە هەتاکو یەک مامۆستایانی کەرکووک لە دوای نۆڕۆ موچەکانیان بە دوو خۆناغ دابەشەکرێت و سەرەتایەکان و ئامادەیەکان باشە جا بۆیە مامۆسایان کێشەی ئەوەشیانشێ لە چەند ساڵە مامۆسامان هەیە 8 ساڵە دوو قۆناغی با بڵێن لە بەرزکردنەوە تا ئێستاکانە وزارەتی پەروەردە خەمیشی لەوە نەخواردووە کە ئەوە بکات بەرزکردنەوەی پلەی وەزیفی مامۆسایان دەست پێ بکاتەوە. کێشەیە تر هەیە وەکو مامۆسایان حەزم کرد ئەرزت کەم کە مامۆسایان خانەشی نەبێ وەکو هەرێمی کوردستان یان جیاوازیشی زۆر هەیە لەگەڵ مامۆسایانی ناوەندە یانی سەر بە کەرکووک کە ئەو مامۆستایە هیچ مامۆستایە کە سەر بە کەرکووک کە خانەشی نەبێ کەمترین موچەی 600 بە 700 هزارە مامۆسایانی کەرکووک یعنی مامۆسایانی هەرێمی کوردستان کە خانەشی نەبن 220,000 240,000 210,000 ئەمە خۆی بۆ خۆی لێرەوە داواکارین کە ئەم بەڵێ بەڕێز مامۆسا یعنی ئەو گرفتانەی کە باسی یەکەی بەداخەوە گرفتی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانە من با بڵێن لە چوارچێوەیە مامۆسایانیش بەداخەوەیانی هەموو کێشانە کێشەی مامۆسایان و فەرمانبەرانی شە لە هەرێمی کوردستان گرفتانەی کە باست کرد یعنی ئەمڕۆ تۆزە قسە لەسەر ڕەوشی خوێندنی کوردی بکەین لە کەرکووک بەتایبەت با بڵێن لە ڕووی قوتابخانەوە لە ڕووی پرۆگرامەوە ئایا گرفت هەیە لە ڕووی مامۆسایی با بڵێن ژمارەی مامۆستاوە لەم ڕوانەوەی ئێمە گرفتمانەیە ئەنجا قسەیەکی ئایا خەڵک پێیخۆشە کە مناڵەکی خۆی ئەنێرێتە بەر خوێندنی کوردی ئەوە ئێستا بەکوێ گەشتووە بەڵێ بەنسبەت خوێندن ئیمساڵەکە لە کەرکووک بەراورد بە ساڵانی ڕابردوو شکر بۆخوا ڕوو لە زیادبوونە چونکە تەقیمی هەر قۆناغێک کە بکرێت کە بابرین ئەو قۆناغل لە یەکی سەرەتایی دەرەکەوێت ینی جیاوازی زۆرە ئیمساڵەکە کە ناونووسینی پۆلی یەکی سەرەتایی لە چاو ساڵانی ڕابردوودا بەنسبەت پەرتووکەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوە پەرتووکەکانی بابرین کتێبی هەرێمی کوردستان و خوێندنی کوردی لە کەرکووک بە هەمان شێوەیە و هەمان بابەتە مامۆستا بەڕێزەکان خودی خۆیان بینیوە کە ئەو بابەتانی کە گۆڕدراوە لێرە کتێب زۆر بەباشی دابشکراوە هیچ کێشە و گرفتێکمان نییە بەر لە ڕووی میلاکەوە میلاک تا ڕادەیەک زۆر باشە چکە لێنێ خوێندنگاکان ئێمە هەر مامۆستایی ئەوە نییە هەریان بێت مامۆستای ناوەندیشمان هەیە کە مامۆستای کوردن
لە خوێندنی کوردیەکان داوامەکەن و مامۆستا لە ڕووی میلاکەوە تا ڕادێک زۆر زۆر باشە. مامۆستا کەمال باس لەوە کرێت کە لەم ساڵانەی دواییدا لەبەرەوەی هەلی دامەزراندن بۆ با بڵێن هاوڵاتیانی کورد کەمترە لەو ناوچانە هەندێک لە خێزانەکان مناڵەکانیانە بنە بەر خوێندنی عەرەبی جامە نازام تا چەند ڕاستە بۆ ئەم ساڵ بابەتەکە بە چ شێوازێک بووە. بەڵێ لە ساڵانی ڕابردوو ئەوە بوو ڕێژەیە کات ڕێژەی دامەزاندن لە تەربیەی کەرکووک کورد حەقی خۆی وەرگرت بەس ئەو توموحی ئێمە نەبوو بەبێ ڕێژەی کورسی کورد نەبوو چونکە هەر کورد وەکو کورد لە نێو شاری کەرکووکە 6 کورسی هەیە لە کۆی 12 کورسی ئێمە ئێستاکانە وەکو عەقدەکان نزیکەی 1000 دەرەجە هات بۆ کەرکووک ڕێکەوتنێک نەکرا لە نێوانیانە کە کورد داوای پێداگیری کرد کورد داوای حەقی ئیستحقاقی هەڵبژاردننی کرد و وابزانم ئەوانی نەیارەکانیش لەسەر ئەوە کۆک نەبوون تا ئێستاکانە ئەو ئیشی لەسەر نەکرا و ماوەتەوە. باشە مامۆستا هەوڵەکانی لە خۆت با بڵێن لایەنە کوردیەکان لە کەرکووک بۆ چارەسەرکردنی و گرفتانەی کە ڕوبەڕووی خوێندنی کوردی بۆتەوە هەروەها ڕوبەڕووی مامۆستایانیش بۆتەوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە هەوڵی بەرپرسە کوردەکان هەوڵی لایەنە کوردیەکان لە ناوچەکەدا بۆ ئەم بابەتە چی بووە؟ لەجێ خۆیان بۆ هەوڵەکانیان یاخۆ دەگەڕ بڵێن. بەڵێ ئێمە وەکو لایەنە کوردیەکان لە کەرکووک حەزەکەین هەموو یەک دەنگ بن کۆک بن چونکە با مەسەلیشی سیاست و بابلین ئەو نێوانیان کە بابلین کە یەک تێگەیشتنیشیان هەیە نەیکە لە نێو پرۆسی خوێنی کوردیەوە چونکە ئێمە لە کەرکووکە ئەوەی مابێتەوە بەدەستمانەوە زیاد بابلین خوێنی کوردیە خەڵک بە زمانی دایک ئەخوێنێ بەڵێ وەکو ئەو لایەنەی کە لە کەرکووکە زۆر هاوکاری خوێنی کوردیە کە زۆر هاتۆتە سەرخەت ئەو لایەنانی کە لە کەرکووکن بە دیوی دەنگی خوێنی کوردیەوە هاتوونە چونکە ئەگە بێت و ئەو لەلایەن پەروەردەی کەرکووکەوە لەلایەن ڕێگریەک بکری ئاستەنگێک بێتە پێشمانەوە ئەو لایەنەی لە کەرکووکن هاتۆتە دەنگ و لیان قبول ناکەن. باشە زۆر سپاس بۆ کەمال شەریف سەرۆکی لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان کە لە کەرکووک و ڕاستەخۆ لەگەڵ مابوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوون.